بویرین لزاخو که دستپیکا و مهیدا رودابون بوبو جیه دلگرانیا همو کردستانیان. کامرا کردستان تیوی لستوکهولم گریا کولان بکولان و نرینین کردستانیان دانه برهو فرمون. بەداخەوە کەسانێک بووبن بە ناوی ئیسلام کردیان بە ناوی حرەکەتی ئیسلامی کردیان کەسانێکی دیکە بە ناوی تر جوابی ئێوانیان دابێتەوە ئێمە وەکو کوردی دەرەوەی تاراوگە و دەرەوەی وڵات فقط ئارەزومانەوەیە کە خەڵک زۆر هوشیارانە عمل بکە خەڵک مەیدان نەدا بە ئەو جورە حرەکەتە تۆرۆریستیانە ئەو جورە حرەکەتە ناشرینانە چونکە ئەوە فقط تەجروبەی کورد زەربەی لێ دەدا ئێمە ئارەزومانەوەیە کە تەجروبەی کورد بە ئاشتی بەرەساسی مافی مرۆڤ مافی گروف بەکان مافی خەڵک هەر ڕێلیونێک هەر مەسەبێک ئاینێک کە خەڵکەیەتی لە قەراغی یەکتر بتوانن بە ئازادی و بە ئاشتی پێکەوە بژین ئەوە ئارەزوی ئێمەیە یانێ ئەم پێ دێشێن تشتێکمە دیتین و تشتێکمە بیستین نە لە گۆردلێمەیە و هەموو ئینسانێک لە کوردستان دژین گەرەکی مافی وان هەبێ مافی وان وەکەوی و لشر شرطك مثلا كاربن هم إنسان وك شخص وك ملت وك جروب وك نيرين وك يعني كم نتوا ما فوان هبه أمناجي كاربن جانا خبك يعني تو كس نكار نيرين خا لسر اكيد أبيك تسريبك وبيك مثلا أبي إنسان أجي كاربن لجور جيانا ما جيانا خدر باس بكن لبوجبة أم بنكيف خشن أم بيديشن وفا سوريتي كي نباشة لبوج كردستان ولبوج كردا براسي زور بزاري خوم در دبرم برانبر بو كاري كلا شهر جوانا كي زاخو انجام دراوا دیارم کارە بەڕای منەوە دەچێتە قاڵبێکی کاری تیرۆریستی لەبەر ئەوەی کوردستان ئێستا بۆتە شوێنێکی ئارام پێگەیەکی ئارامە بۆ هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتانم بڵێم بۆیە ئێمە بە هەموو لایەک هەوڵ دەین خزمەتی کورد بکەین خزمەتی ئاڵای کوردستان بکەین لەلایەک وەکو موزیکژەنان و وەکو هونەرکاران دەتوانین دەمانەوێ خەڵکی کورد بەرەو ئاستێکی بەرز و ڕۆشنبیر و مۆدارن پیشان بدەین بەڕاستی بەڵام زۆر بەداخەوە کەسانێکن زۆر نامەسوولانە هەڵستن کاری زۆر قێزەون و کاری زۆر دواکەوتوان و زۆر سیر ئەنجام دەدەن بەڕاستی ئێمە دەبێت ڕێز لە هەموو بیر و ڕاک بگرین ڕێز لە هەموو ئاینێک بگرین و ڕێز لە هەموو کەسانە بگرین کە چ جۆرە شتێک دەخۆنەوە هەر نەوە شتێکی کە بەڕاستی بەڵام ئەوەیان کارێکی تیرۆریستی و شێواندن و تێکدانی ئارامی وڵاتەکەمانە دیارە من لێرە لە ئەوروپاوە بەڕاستی زۆر پرۆستۆی ئەو کارە دەکەم دەستخۆشیش لە کاربەدەستانی کوردستان دەکەم وەک ئاگادارم کە زۆر بە توندی چاواشەی ئەم کاریان کردووە و دەبێت ئەو کەسانە بە زووترین کات دەستگیر بکرێن دەستخۆشی دەکەم و زۆر سوپاس وەڵاو زۆر ناخۆشە بەڕاستی من هەموو کات بیستومە کە کورد زۆر زیرەکە لەوەی کە لەگەڵ هەموو ملەتێک و خەڵکی نەتەوەیەکی ئاینی ترا بژیە و زۆر ینی ڕێکە بۆ ئەو شتە پێم سەیرە ئەم شتە ڕوویدا هیوادارم کە بزانن کە ئەمە دەستێکی خراپە ئەوێ وەزعەکەمان لێ تێکدا بە هەروە باس بکرین کە هەموو کات ئێمە توانین زۆر بە ئارامی و بەخۆشی لەگەڵ هەموو نەتەوەکانی کایە بژین هیوادارم ئەو شتە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە و یعنی وا بێ کە هەموو لایەک ڕازی بێتن و هەر بەخۆشی وڵی شتێکی زۆر دڵتەزێن و ناخۆشە دیارە ئەمە لێرە تەواوی ساع و تەلاشی خۆمان دەکەین بە موسیق بە موزیک بە کولتور بە هونەر کورد بناسیین بەدنیا بەڵام ئەو کارێ ئەو بەرادەرانە کردویانە شتێکی زۆر ناحەز و زۆر ناشیرینە ئەو کارە فقط نێوی کورد خراپ دەکات ینی هیچ شوانێکێکی بۆ کورد و کوردایەتی نییە ینی لە هەر لەسەر باری موزیک لەسەر باری نەتەوایەتی لەسەر هیچ جوانێکی مثبەتی بۆ کورد و کوردایەتی نییە بەڕاستی شتێکی زۆر دڵتەزێنن ئەمە دیارە ئەو حولی بەرادرانی کورد لە دەرەوەی وڵات دەیدێن کە مەسەن ئەمە خۆمان بەنوای کورد بەنوای ملەتێکی نەتەوەیەکی کە هونەردۆستین و ئینسانخوازین و کاری باش دەکەین ئەوانە بناسیین بەڵام ئەوانە بۆ کارە خراپی دەکەن شتەکەی هەموو خراپ دەکەن و لە بین دەبنەوە بەڕاستی جگای ناخۆشە زۆر ناخۆشە هیوادارم شتی وا ڕوو نەداتەوە قانونك ملوي هي كبيستا همي كسل مظنا حتى بتشيكال امر دار و بامر طبيعي قانون بن وتشتكي جلا كشهرستانيا كان بشين خلافت خو مشكلة خو بريكا يا قانوني وبيك وفوضى درز بكين
کوردستان وڵاتە کە بچیکە دنیاەدا تایبەت ئەوروپا بەرە خوددانە کوردستانێ وەک ئەوجێ و نمونە بیتن بۆ عێراقێ و لەبەر هەندێکان بشین وی تشتی سەملێت خۆراکەین لازم بشین پێک و بژین لازم بشین هێمنیە لوی پارچە کوردستانێ ڕاگرین ئەوە دە یارمەتێکە مەزن بیتن بۆ پێشکەونا کوردستانێ بەڕاستی ئەو ڕووداوی کە جۆم لێ بوو لە زاخۆ کرا زۆر خەمبارمی کرد زۆر دڵم تون بۆ ئەو ڕۆژە تا ئێستاش یعنی زۆر پێم ناخۆش بوو و هەموو کوردێک پێی ناخۆش بوو بەڕاستی هەستەکەم ئەو پلانێکە دژی کورد و دژمنمان زۆرە بەداخەوە دژمنمان گەلێ زۆر ئەو پلانێکە کراوە دژی کورد هەستەکەم و هەستەکەم یعنی کورد ئەبێ بەڕاستی یعنی زیرەکتر بێ و دەرز وەرگێ لە ڕابردوو دیارە بە هەموو شێوەیەک لە وڵاتێکدا کە مەجالی خۆپیشاندان و دەربڕێنی ناڕەزایەتی بە شێوەی ئاشتیانە هەبێ تێکدان کارێکی خراپە کارێکی ناڕەوایە و ئەم تێکدانە لە هەر لایەک بێت چ ئەوەی کە خەڵکێکی ئاسایی بڕۆن ژیانی خەڵک ماڵی خەڵک هۆتێلی خەڵک شوێنی کار و کاسبی خەڵک تێک بدەن ئەوەی کە بنکە و بارگایەکی لایەنێکی سیاسی کە بەداخەوە لەناو کورددا جاری وایە وەتە نەریت دووپات ئەبێتەوە وە لەتمەیەکی گەورە لە پرەنسیبە گشتیەکانی بزوتنەوەی کورد دەدات هەردووکیان مەحکوم و خراپن کە بە بڕوای من هەموو لایانی کوردی بەتایبەتی میدیا لەسەر شانیانە کار بکەن کە ئەقڵیەتێکی وا لەناو سەرجەمی کۆمەلگای کورددا دروست بێت مرۆڤ دەتوانێت زۆر تووڕە بێ زۆر ناڕازی بێت زۆر ڕەخنەگر بێت بێ ئەوەی زیان بە هەموو شتێکی دەوروبەری خۆی بگەێنێ کە هەموو کەس بەشی پێوەیەتی شوێنی کار تەنیا هی ئەو کەسە نیە کاری تێدا دەکات بەڵکو هی ئەو کەسانەشەکە لەو وڵاتەدا بەهرەی لێ وەردەگرن بۆیە تێکدان کارێکی خراپە کارێکە لەگەڵ تەمەدون و پێشکەوتنی کۆمەلگان نایەتەوە و زیانێکی گەورە بە ئەتباری بزوتنەوەی کورد خەڵکی کوردستان و کۆمەلگای کورد دەگەیەنێ من پێم وایە ڕێگە هەیە بۆ دەربڕێنی سەختترین ناڕەزایەتی بێەوەی کە ئازار بە هیچ کەسی دیکە بگەیەندرێ ئەگەر چوارچەوەی کۆمەلگاکە بەو شێوە بێ کە بە بڕوای من لە باشووری کوردستاندا مەجای ئەوە هەیە کە خەڵک ڕەخنە دەرببڕێ بێەوەی کە کەس ئازار بدە بەێ توزانی هەلبەت ڕیدانێت دڵتەزینن بۆ هەمی مرۆڤێکی دڵسۆز و وڵات پۆرێس ناو کوردستانێدا و وی زمانیدا پشتی 20 ساڵێت پێشکەفتنێ و ئاواکردنی کوردستانê خەلکێک هەبیت هێشتا بەرەو هەندێ بچیتن و سوڵتنێ بکار بینیتن وەختێ تشتێک دلێوی نەبیت ئەوە تەبعاً جێ دڵتەزینێ ئەو نەخۆشیە لێ عینێ وەختیدا مرۆڤشێت شێوەیەکی پۆزیتیڤژی باخەتێ ڕیدانێت وسا مرۆڤشێت بزانیت و ئەوە نیشانەکە هەندێک و خەلک ئێدی چێت تشتێ دلێخوا دەربێخیت زانی ئەو دەرێخستنە هزراخوا و تو بشەی وی تشتی بشێوەیەکی ئیجابی بینیە پێشیناک و ئەردا بسۆژی و کوشتنێ بکەی باشە کوش هەندێ دەرباز بووە و تو بکوژی یعنی ئالە وەختێکی داگە ئەوە قەومی بۆ دایک و دوکوژن مەدید سلێمانیە وەختی قەومی مەهادوو شۆڕەشا گەنجا خەلک هەتا کوشتن زاخو وقتی افتشت ریدای ویا قبحت بوناتی نکردن و همی تسجیل کردن اشکرم رحمت خوده وش هاریکاریا تکنیکا نهایا پیشکفتی اینترنتی یعنی او همی گناه بارد کو خلق هودای او بخواچو انتش صوتین یلویرت نویسین الویره هیوی دارین طبیعی نکه یاسا الکردستانه وانا همی بکشتا یاسا و اف گناه باره بهنا جزا کردن او دی دوره خو بینن از پی باری ما افت بیتا پهنگاوک ایدی صبح خلق بشیتن دلی خو درش کرد بیکو بچیتن آن اکیب کشید آنجی اکیب قتید آنجی عرد اکیب سوجید